سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە زانکۆڵایەن پارالێل ئێواران لە چه ئاستێکا بوونە. بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لەم ساڵدا کە ساڵی خوێندنی 2023-2024 بەرچاوڕوون بین کەمترین کۆنمرەکانمان لەلا بێت و بتوانین ڕیزبەندیەکی پوخت ئامادە بکەین. لە درێژەی ئەم ڤیدیۆیەمانە باسی کۆلێژی ئەندازیاری بۆ ئێوە خۆشەویستەکەین لە زانکۆی گەرمیان تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان بە پارالێل بە زانکۆڵاین چەند بووە و بتوانین سودمەندمی لێی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی گەرمیان یەک بەشی هەیە کە ئەویش بەشی شارستانیە. زانکۆڵاینی پارێزگا 79 و گشتێکەی 87.6. پارالێلی پارێزگا 81.967 و گشتێکەی 86.96. تابیان خوێندکارانی عزیز، ئەوەی باسمان کرد کۆلێژی ئەندازیاری بوو بەشی شارستانی لە زانکۆی گەرمیان. طبعاً زۆر جا پرسیارەکرێت بۆچی بەشی شارستانیان ئەو بەشانەی بەگشتی لە دەرەوەی پارێزگاکان واتە لە دەرەوەی ناوەندی پارێزگاکانی وەکو سلێمانی و هەولێر و دۆکن بۆ دەرەجەیان کەمترە. ئایا ئەبێ فەرقێک هەبێت لە شارستانی لە زانکۆی ڕاپەڕین یاخود زانکۆی هەڵەبجە یان زانکۆی گەرمیان لەگەڵ زانکۆی سلێمانیە؟ وەڵامەکەی نەخێرە. هەمویان کۆلێژی ئەندازیارین و بەشی شارستانین. بەڵام ڕەنگە زەحمەت بێت بۆ قوتابیەک خوێندکارێک هەرچەندە حەزی بەوە بێت کە لە بەشی شارستانی داوام بکات لە دەڤەری ڕاپەڕینەوە بچێتە کفری و کەلار یاخود بە پێچەوانەوە یاخود قوتابیانمان هەبێ خوێندکارانی ئازیزمان هەبێ لە شارەکانی هەولێر و دهۆکەوە یا لە دەوروبەرەکانی ئەو پارێزگایانەوە ئەو ڕێگە دوورە ببڕێت. بۆیە بەردەوام ئەو شوێنانە کۆنمرەیان کەمترە لەبەر ئەوەی ژمارەیەکی کەمی قوتابی پێشکەشەکات و هەروەها بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن لەبەرەوەی ناوبانجی زانکۆکان وەکو ناوشار نییە ڕەنگە قوتابیەکان لێ بترسێن کە ئەم بەشە ئەم کۆلێژە لەم زانکۆیەیە وەکو ئەوە نەبێت کە لە سلێمانی یا لە ناوەندی پارێزگاکانە ئەیخوێنین. بۆیە من دڵنیاتانەکەمەوە لەوەی ئەگەر بەشی شارستانی لە هەولێر بێت لە دهۆک بێت لە گەرمیان و کفری و کەلار یاخود لە ڕاپەڕین یا لە زاخۆ یا لە سۆران و کۆیە بێت هەمووی هەر یەک شتە. بۆیە ئەو داتا و زانیاری کە ئێمە ئێوەی خۆشەویست سێڵین وەکو دڵنیاییە بۆ ئەوەی خۆشەویست دڵنیابن لەوەی هیچ جیاوازیەکی نابێت. بە هیوای سەرکەوتنی ئێوە ئەم کۆنمرانە پێشکەشەکەین. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەڵانەکەمان لە فکر مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە.